رادیۆی دەنگی گەلە. بیسەرانی خۆشەویستی رادیۆی دەنگی گەل جارێکی دیکە گەڕاینەوە لاتان بۆ بەرنامەی دەنگ و باسەکانی کاژمێردە بە کاتی ئەوروپا کاژمێر 11 بە کاتی باشووری کوردستان. دەستپێکی هەواڵەکانیش بە ڕاگەیاندنی ناسنامەی شەهیدێکەوەی لەلایەن هێزەکانی هێزەکانی هەسەدەوە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ناسنامەی شەڕڤانێکی شەیدی ڕاگەیاند بە ناوی حاجی زەبع ڕاگەیاند کە لە ڕووداوێکی هاتوچۆدا لە شاری قامیشلۆی کانتۆنی جزیرە ڕۆژی 6 ئابی 2025 شەهید بووە. هەسەدە ڕاگەیاند شەید حاجی لە بنەماڵەیەکی وڵات پارێز لەدایک بوو و برایەکی لە هێرشی ڕژێمیش پێشوودا شەهید بوو و براکانی دیکەشی لە ڕیزەکانی هەسەد دەدان. شەید حاجی بەشداری چەندین هەڵمەتی کردووە وەک هەڵمەتی ڕزگارکردنی تەلتەمر ساڵی 2014، ڕزگارکردنی تلبراک ساڵی 2015، هۆل و شەدادی ساڵی 2015، منبەج ساڵی 2016، دوجار لە بەرخودانی بەنداوی تشتین لە ساڵی 2024 دا و دەرحافر لە ساڵی 2025 هەروەها دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکان بەرخودانی کردووە. نمونەی شەڕڤانێکی بە دیسپلین و دڵسۆز بووە، خاوەنی ڕوحیەتێکی هەواڵانە و گەشبین بووە، بۆیە لە نێو هەواڵەکانیدا نمونە و پێشەنگ بووە. هەسەدە ناسنامەی و شەهیدەی وەها ڕاگەیاند حەواس حەلیم ئیبراهیم ناسراو بە حاجی زەبع لە قامیشلۆ دایک بوو و ڕۆژی 6 ئابی 2025 لە قامیشلۆ شەهید بووە. قەسەدە سەرخۆشی لە بنەماڵی شەهید حاجی و هەموو بنەماڵی شەهیدان کرد و بەڵێنی درێژدران بە تێکۆشان تا بەدیهێنانی ئامانج و خەونەکانی شەهیدانی دووپات کردەوە. دەڕۆینە شاری ژنێفی سویسرا و چالاکی دانیشتن بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ کە لە 25 کانونی دووەمی 2021 لە چوارچێوەی هەڵمەتی کاتی ئازادیە لە بەردەم ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لە ژنێف دەستی پێکرد و ئەمڕۆ لە 237مین هەفتەیدا بەردەوامە. ئەم هەفتەیە چالاکیەکە بە خولەکێک وەستان بۆ هەردوو شەهید زەینەب داڵ ناسراو بە ئارژین جوودی کە لە 18 ئابی 2022 و ئەنوەر چەلیک ناسراو بە چەکدا جانفیدا مەد کە لە 12 ئابی 2022 لە هەرێمەکانی پاریستنی مەدیا شەهید بوون دەستی پێکرد. پاشان ڕاگەاندراوی ئەم هەفتەیە چالاکیەکە لەسەر ناوی یەکێتی ژنانی کوردی سویسرا یەژە کەسە لەلایەن یەکبوون گونەشەوە خوێندرایەوە. گونەش لە 11مین ساڵیادی کۆمەڵکوژی شنگالی بەبیر هێنایەوە. ڕایگەیاند 3 ئاب ڕۆژێکی ڕەشە لە مێژووی مرۆڤایەتیدا هێشتا هەزاران ژن و منداڵ بێسەر و شوێن ئەمە برینێکی خوێناویە. دواتر چالاکی دانیشتن تا کاتژمێر 5 ئێوارە بەردەوام بوون. دەڕۆینە بەریتانیا و بەسەر پشتی ڕێکخراوی داکۆک بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ڕەوەندی کوردی لە 7 شاری گەورەی بەریتانیا گرتبوونەوەی ناڕەزایەتی ئەنجامدرا دژی درێژکردنەوەی سزای زیندانی سەر شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی لە بەیاننامەی ڕێکخراوی داکۆک کە لە 7 شاری بەریتانیا خوێندرایەوە هاتبوو. پاش بەسەربردن و بەفیڕۆدانی ئەو هەموو ساڵە لە نێو زیندانەکانی حیزب بوو بە فەرمانی پێشوەختە و پڕ لە ڕق و ناڕەوای ڕاستەوخۆی خودی مەسرور بازانی وا بڕیار بووە ڕۆژنامەنووس و چالاکوان شێروان شێروانی و ئومێد بەرۆشکی لە بەرواری نۆی هەشتی ئەم ساڵ ئازاد بکرێن. بەڵام بەداخەوە چەند ڕۆژێک لەمەوبەر هەواڵی دووبار درێژکردنەوەی ماوەی زیندانیکردنیان و دروستکردنی سناریۆیەکی ترمان پێگەیشت تەنها بە مەبەستی دەستەمۆکردن و پاشگەزکردنەوەیان لە پشتگیریکردنی زوڵم لێکراوان کە ئەوە خەونێکی مەحاڵە و هەرگیز نایەتە دی. لە بەشێکی دیکی بەیاننامەکەدا هاتووە ئێمە لە ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا دڵنیایی دەدەین کە لە داهاتووشدا ئەو دەسەڵاتە کە ڕوو کاس و ماوە بەسەر چووە ناچێتە ژێرباری هیچ کام لە پاراستنی بەندەکانی مافی مرۆڤ و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیەکانی. ئەگەر توێژەکانی کۆمەڵگا هەموو پێکەوە لە یەک کات و بە یەک دەنگ و لێ بڕاوانە کار نەکەن و ڕیزەکانیان یەک نەخەن دەسەڵاتدارە نەریتیەکان ئامادەنین هیچ هەنگاوێکی جدی بنێن کە لە بەرژەوەندی هاوڵاتیان و بە ئاراستی چارەسەرکردنی ئەم پرس و کێشە کەڵەکە بوانە دەبێت.
کۆژین بەهادین یەکێک لە درێخەرانی چالاکیەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئێمەی ئازادی خواست لە وڵاتی بەریتانیا دەنگی شێروانی و ئومێد بەرۆشکی و تەواوی ئازادی خوازانی هەرێمی کوردستان دەگەینە پەرلەمانی بەریتانیا و ڕێکخراوە ئازادی خوازەکان دژی ئەو سیستەمە کە بنەماڵی بارزانی و تاڵبانی دژی ئازادی خوازانی دەکەن. دەگەڕێنەوە هەرێمی کوردستان و دوێنێ شەو لە شاری هەولێر ڕووداوێک ڕوویدا. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر ڕایگەیاند ئەم دوێنێ شەو لە ڕووداوێکی تەقەکردندا 3 کەس کوژران لەلایەن هێزەکانی نیشانەوە تۆمەتباری سەرەکی ڕووداوەکە دەستگیر کراوە. پۆلیسی پارێزگای هەولێر لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە دوای ئەوەی دوێنێ شەو لە بەنزیخانەیەک لە شەقامی کۆیە کارمەندی بەنزیخانەکە و شۆفێرێک و سەرنشینی ئۆتۆمبیلەکە دەبێتە دەمەقاڵیان لەلایەن کارمەندی بەنزیخانەکەەوە تەقە دەکرێت و لە ئەنجامدا 3 کەس دەکوژرێن. بە وتەی شایەت حاڵەکانی ڕووداوەکە کاتێک دەستی پێکردووە دوو گەنج بورن بە وتەی شایەت حاڵەکان ڕووداوەکە کاتێک دەستی پێکردووە دوو گەنجی عەرەب بە ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا لاند کرۆزەرەوە لە بەنزیخانەکە بەنزین تێدەکەن. لە کاتی بەنزین تێکردندا بڕێک بەنزین بەسەر دەستی کارمەندێکدا دەڕژێت و دوای تەواو بوون نرخی بەنزینەکە 52,000 دینار دەکات. بەڵام گەنجە عەرەبەکە گومان لە بڕەکە دەکەن و دەڵێن ئامێر پیاوانەکردنی بڕی بەنزینەکەتان تەواو نییە. ئەم بابەتە دەبێتە هۆی دروستبوونی دەمەقاڵە و دواتر شەڕ لە نێوان کارمەندەکە و دوو گەنجەکەدا. لە کاتێکدا خەڵکیاڵی هێورکردنەوەیان داوە یەکێک لە کارمەندەکانی دیکەی بەنزیخانەکە کە هاوڕێ ئەو کارمەندە بووە کە لەسەر پەمپەکە بووە دەچێتە نێو ئۆفیسی بەنزیخانەکە و چەکێکی جۆری کلاشینکۆف پاسەوانێک دەهێنێت و دەستڕێژی گولە دەکات. لە ئەنجامدا هەردوو گەنج عەرەبەکە دەکوژرێن و گولەیەکیش بەرپیاوێکی دیکە دەکەوێت کە لە دەروی بەنزیخانەکە لەسەر شەقامی گشتی وەستا بوو. پۆلیسی پارێزگای هەولێر ئاماژەی بەوەش کردووە دەست بەجێ تیمەرەکانیان گەیشتن لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی تۆمەتباری سەرەکیان دەستگیر کرد و لە ئێستاشدا بە بڕیاری دادوار ڕاگیرا و لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە بەردەوامە. بە شێوێکی بەرچاودابازیوە ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە کێشی کەمی ئاو لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان دروست بێت. بێپیلانی حکومەتی کاربێڕەکەری هەرێمیش هەندێک دیکە دۆخەکەی قورستر کردووە. ئەوەش ناڕزایەتی هاوڵاتیانی لێکەوتەوە لەو بارەیەوەژنانی دانیشتووی گەڕەکی وڵوبەی شاری سلێمانی ڕایان گەیاند 5 بۆ 6 ڕۆژ جارێک تەنیا چەند کاتژمێرێک ئاو دەدرێت بە گەڕەکەکەیان. کێشەی ئەوەمانەیە 4 ڕۆژ جارێک 4 ڕۆژ جاری وا بێ بە 5 ڕۆژ جاری وا 3 ڕۆژ جارێکە ئەو ئمە 3 ماڵین وەڵی ئەمنە بە ناڕەحەت جاروان لەم بیر لەو بیر لە ماڵان ئەیێنین بەشمانەکە بە ناڕەحەتی بەشمانەکە ناڵم بەشمانەکە ئەیتر بەس ئەوە نەبێ بە تەواوی ئیشی پێ بکەین ناوماڵی پێ بشۆین ئیشی تەواوی پێ بکەین بۆمان ناکرێ چونکە ئاوەکە کەمە بەڵام ئیتر هەر ئەڵێن ئەو ئاوا کەمە وڵای کوژێنینەوە زۆر جاری کوژێنەوە بە گەرماکە بە پانکەکە دانیشین لەبەرەوە بێ ئاوی حکومەت ئەمە غەڵەت هینەکە لە حکومەتەوەیە چاوێکی لەم میلەتە فەقیرەوە بێ خەڵکی تر بێ مەعاشە بێ ئاویشە ناڕەحەتە گەرمایەکی زۆرە لەبەرەوە چاوی لە میلەتەوە بێ وڵای ئێمە دوو ماڵ لەم خانووە لەو کەداوای ئاومانی و ماڵانە هەمووی شایەتێ لە ماڵان ئاوێنم لەو ماڵە ڕۆم دەم لە درگان ئاوێن بە دەبە و کچانم ئاوێنی دوو ماڵی خۆم کوڕەکەم وەڵای ئیسە بۆتە 4 ڕۆژایەوە جارە 3 ڕۆژارێ نە بە خواوتە تەنیکان هەمووی بەتاڵە کارەوی نێبین بە ئاو لەکوێمان ناوەڵان نیمانەوە چی بین پیاوم نێشم بۆ بکەم مەعاشم نییە وتەوە چی کرد وەڵا ئاومان نییە ئاو 1 سەعاتەمان دەنێن تەنکیمان بۆ پڕ ناوێت داماوین هەموو ئەم ماڵانە داما من تاقیتەنیا خۆشمم ئاوەکە بەشم ناکە ئەمانێکی دوو ماڵن فەقیرە ئەوەش مەعاشەکەمانەکە ئەمانداتیە ئەوەش ئاوەکەمانە کارەباکەشی بۆ کردین وەزیرەکە لێ زۆر کارکە نەیبڕم
دەڕێنە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێکخراوی مافی مرۆڤی هانا سەبارەت بە دەستگیرکردنی هاوڵاتیانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە. ڕاگەیان چارە نووسیسی هاوڵاتی زەنگدانی کراوی کورد نادیارە. لە ڕاگەندراوەکەی ڕێکخراوی هانادا هاتووە هاوڵاتیەکی کورد بە ناوی مەتین ئەسلوبی خەڵکی ناغەدا زیاتر لە 25 ڕۆژە بەبێ فەرمانی دادوەر لەلایەن هێز ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراوە بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. تا ئێستا هیچ زانیارێک لەباری دۆخ و شوێنی دەست بەسەرکردنەکەیەوە نەخراوەتە ڕوو. ڕێکخراوەکە ئاماژەی بەوەش داوە هاوڵاتێکی دیکەی کورد بە ناوی میلات فەریدی نەسەب خەڵکی شارۆچکەی سیروانی سەر بە پارێزگای ئیلام ماوەی 13 ڕۆژە بەبێ فەرمانی دادوەر لەلایەن هێز ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراوە لە زیندانی ورمێ دەست بەسەرە و چارە نووسی بە نادیاری ماوەتەوە. هەروەها ژیانی هاوبەشی پێکێنا و باوکی منداڵێکە. هەروەها هاوڵاتێکی دیکەی کورد بە ناوی زبێر مەحمودی تەمەن 32 ساڵ خەڵکی پیرانشار پاش 22 ڕۆژ دەستگیرکردنی و دادگایکردنی لە زیندانی ورمێ بۆ زیندانی ناوەندی ناغەدە گوازراوەتەوە. سەرڕای ئەوەش لە بینینی پارێزەر و بنەماڵەکەی بێبەش کراوە. کۆتا هەواڵی ئەمڕۆمان لەسەر پێکدادانن هەرێمەکان دەبێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سەبارەت بە وادەی کۆبوونەوەی لەگەڵ ڤلادیمیر پۆتین هاوتا ڕووسیەکەی بۆ گفتوگۆکردن لەبارەی شەڕی نێوان مۆسکۆ و کیێف لە دوانێکی ڕۆژنامەوانیدا بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیاند ئەگەرێکی بەهێز هەیە هەفتەی داهاتوو کۆبوونەوەیەک لەگەڵ ڤلادیمیر پۆتین ئەنجام بدات. هەروەها کۆشکی سپی بڵاوی کردەوە ترامپ بەنیاز لە هەفتەی داهاتوودا چاوپێکەوتنێک لەگەڵ ڤلادیمیر پۆتین ئەنجام بدات و دواتر دیدارێکی سێقۆڵی لەگەڵ زێلێنسکی ئەنجام بدات. لەلایەکی دیکەوە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەروی ئەمریکا ڕایگەیان ئێستا ئیداری ئەمریکا باشتر لەو مەرجانە تێگەیشتووە کە ڕووسیا دەیەوێت تا کۆتایی بە شەڕی ئۆکرانیا بهێنێت. بۆیە پێم وایە ئێستا زیاتر نزیک بووینەتەوە لە کۆتایی هێنان بە شەڕی ئۆکران. جێگای ئاماژەیە دوێنێ ستیڤن ویتکۆڤ نوێنەری ئەمریکا گەیشتە مۆسکۆ لەگەڵ ڤلادیمیر پۆتین سەرۆکی ڕووسیا کۆبوو و تێیدا تاوتوێی چەند پرسێکیان کرد لەوانە کۆتایی هێنان بە شەڕی ئۆکرانیا و ڕووسیا و هەروەها مەرج و داواکاریەکان لەو بارەیەوە. بیسەرانی خۆشەویستی رادیۆی دەنگی گەل بەم جۆرە هاتینە کۆتایی دەنگ و باسەکانی کاژمێر 10 بە کاتی ئەوروپا، کاژمێر 11 بە کاتی باشووری کوردستان، تاوەکو کاژمێر 2 بە کاتی ئەوروپا، کاژمێر 3 بە کاتی باشووری کوردستان کە دەگەڕینەوە وڵاتان بۆ دەنگ و باسەکانی دوانی وەڕۆ. بمێنن بە خێر و خۆشی.